ئێستا دەست دەکەین بە دەستپێکردنی کۆڕبەندەکەمان یەکەم جەنابی دکتۆر ئیبراهیم تاهیر معروف دەست پێ دەکا کە جەنابی دەرچووی کۆلێژی پزیشکیە لە جامیعەی مووسڵ لە ساڵی 1982 و هەروەها پۆڕی لە طبی مجتەمع هەیە و هەروەها بە تایبەت لە بەشی التەغذیە خۆراک و دکتۆرای هەیە لە دیڕاساتی ئیسلامی لە لبنان زیاتر لە نزیکەی 15 مؤلفات و دەستنووسی هەیە لە بواری پزیشکی و کۆمەڵایەتی. ئێستا داوا لە بەڕێزیان دەکەین دەست بکات بە پێشکەشکردنی بابەتەکەی بە هیوای سوودمەندبوونی هەموو لایەکمان ئینشاء الله. بەناوی خوای گەورە بەخشندە میهرەبان دۆستڵاو لە جانی پاچی پێشەوامان. بەڕێزان یەکەم زاری داتەشەوەکەم لە تەرتیب بکەن سوێشیمە هەمووی ڕسمە. طبعا پێشە بێمە سەبابەتەکەی لەگەڵ مامۆستا دکتۆر سیروان قسەم کردوێنە شەو. طبعا ئیعجازی علمی ئەوجە طبی بیان غێری طبی پێش لەوەی کەوا ئێمە دەست بەو بابەتەی بکەین دەبایە محازەرێکی کاملمان هەبایە زیاتر لە سعاتێک لەبارەی تەدەبڕ لە قورئانی پیرۆز. بەڕاستی ئەگەر تو تەدەبڕ و تعاقل و تەذەکر لە قورئانی پیرۆز نەکەی کە چەند ئاەتی زۆرمان هەیە باسی ئەو وشانە دەکات لە قورئانی پیرۆز ئەگەر نامە ناتوانانی هیچ علمێکی پزیشکی یان غێری پزیشکی لە قورئانی پیرۆز دەربینین. ئەو علەمایانەی ئەزنەبی بێباوەڕەکان و علەمایانی خۆمان دکتۆرەکان بەڕێزەکان ئەو علمەی کە دەریان هێنای هەم بە تەدەبڕ لە قورئانی پیرۆز بوو لەگە حەدیسەکان بوو نەک بە خوێندنەوەیکی اعتیادی، چونکە تەدەبڕ واجبێکە دەست ئێمە. هەروە خوای پەروەردگار پێمان دەفەرمێ ئەفەلا یەتەدەبەڕون القورئان ئەم عەلا قولوب ئەقفالها أفلا يتدبرون القرآن ولو كان من عند غير الله لوجدوا فيه اختلافا كثيرا. لسورة الصاد بمان دفرمي كزو جرينجا وآيات تنزال برمان كدو خيندوت مانوا وهذا كتاب أنزلناه مبارك ليتدبروا آياته وليتذكر أولو الألباب. والله وزي استدي مصر بابة بزيشكي طبعا دو آيات لقرآن بيروس خواي پروردگار دو نیشانە هەیە دوو ئاەت کە یەکەشیان بریتە لە کەون یەکیان بریتە لەش ئینسان نفسی ئێمە کە خوا دەفەرمێ سنريهم آياتنا في الآفاق وفي أنفسهم حتى يتبين لهم أنه الحق أولم يكفي بربك أنه على كل شيء شهيد. طبعا أو دو آياتا یەکەشیان پەیوەستە بە دکتۆرە بەڕێزەکان پێویستە بەڕاستی لە قورئانی پیرۆز لەگە فەرمودەکان زۆر بە جوانی تەدەبڕ و تەذەکر بکەن بە شێوەیەکی زۆر ورد هەتا بتوانن ئەو علومە طبیەی ئیستنباطکەن پاشەوەکە علومی طبیمان ئیستنباط کرد دەتوانی ئیستنباطی ئەحکامی شەرعی تێدا بکەین. ئێستا من بەد لە خەڵقی ئینسان ئێستا ڕۆ دەرفەت نییە چکە ماوەکەمان وابزەن 25 دقیقە 20 دقیقەیە ئەگەرنا لە خەڵقی ئینسان تقریبا 100 سلایدێکم ئامادە کردووە هەمووی ئیعجازی علمی لە خەڵقی ئینسان لە بیدایەتی کۆرپەلەی کە بریتە لە هێلکەی ئافرەت لەگەر نوتفە سپێرمی پیاو حتا زولانەوەیان و حرەکاتیان و ڕەنجیان و ڕۆیشتن و هاتوچۆیان و شوێنیان هەمووی ئیعجازی طبیە. یعنی دەتوانم بڵێم 100 ئیعجازم لێ دەرینایە ئەوەی لە دکتۆرە بەڕێزەکانی قەدیم مسلمان و غەیری مسلمان ئەوەی کە بە خۆم ئیستنباطم لێ کردیە ڕاستی زۆر زۆر مهمە کە کاتێک تایبەتی بدرێتی خەڵقی ئینسان چکە لە قورئانی پیرۆز خوای پەروەردگار زۆر باسی کردووە. ئامانجەکانی ئەم کۆڕەمان تاوەکو ئادەمیزاد بە گشتی مسلمانان بزانن ئەو قورئانە بەرز و پیرۆزە گشتی معجزەیە، گشتی ئەو قورئانە پیرۆزە معجزەیە. یەکەم ئاەت لە قورئانی پیرۆز کە بابەت طبی نیە بەڵام هەر لە بۆ برهینانەوەی بەڕێستان کە دەفەرمێت ذلك الكتاب لا ريب فيه بۆ کەلیمەی ذالیکەی بەکارهێنایە ئەو ئیشی ئەو دکتۆرە بەڕێزانەیە کەوا هەموو دکتۆران لە علومی شەرعی هەیە چونکە قورئان دەڵێ گومانی تێدا نییە لۆیە کەلیمەی ذالیکەی بەکارهێنایە ئیسم ئیشارە لە بۆ بەعیدە لە بۆ دوور ئەو قورئانە زۆر دوورە کە ڕەیبی تێدابی. جۆن مۆلەر عالەمەکی کەنیدیە کە لە ریاضات و منطق ئەوە جایزە نۆبلی وەگرتیە بە یەکەم ئاەتی قورئانی پیرۆز گوتی ئەمن ئەو هەموو کتابم خوێنتەوە نەمدیتە کتابێک لە یەکەم سەفحەی لە یەکەم
آيتي ليكم حرفي ليكم ديري بنسي أمن لهم خلشي بيمنتم أو قرآن هزري بقمات دانيا أو زباش أنت مشايكت أو مسيحية باسي مريم دكا باسي عيسى دكا مسلمان بو استشش كتابي لسر مسلمان دانيا كباسي هدايات قرآن دكا دفرم إن هذا القرآن يهدي للتي هي أقوم. هذا القرآن هذا اسم اشتاري لبو سي لبو نزيك قرآن زور نزيك أقبتان هداية اللي وقرن بلام زور دول أقبت وانا شكو قماي اللي بالنوا بزانا يك حرف إشارة بزان سمع جزاك القرآن يقول في هذا كاتب أو زا حرف فا ثم تعقيب باش بيش حموي معجزة حتى قولوا إذا صلاتي إخوائي قولوا بتوانا من لياد بيتن تاوكو مسلمان دشت بيش خربا لهلين زاني أو زانيارانية كدا بزيوا لو خلاته قولي كخوابوي مهناوا كقرآني بيروزا تاوكو زياتر سقو بتمانا من بقريتو بوس أو كتابي كخواي قولوا وك برنامجيان بو إيمي ناردوا وهتا إما تاوانبار نبين برامر بخواي أو قرآن قولي بش جيب خين أقر بيتو تدبر نكين علمي ليدر نينين كافران علم كان دردينين إنزا أيما خومان بي حضا تشيشين درين أو علم القرآن بيروز بيش 1400 سال باس كراو أدي بخومان بو زماني بيشتر علم للاي مسلمان بو جامعي أندلس وجامعي قيروان وجامعي بغداد ساوي علم بو يستمكت ندواوا لبرهوي إن هذا القرآن يرفع به أقواما ويضع به أقواما أجا قرآن تطبيق كين إما برز دبين أجا قرآن تطبيق نكين إما دكين ندواوا هر وقت فرمي كتاب أنزلناه إليك فيه ذكركم أفلا تعقلون أجر إما قرآن في هذا كين ذكر ما دبي ناو ما دبي بالله مستأما قرآن ما تطبيق نكر ديا بس بيمان درين بياو كجو إرهابي وفلان وتوقينا وفلان وفلان لبرهوي دست ما بقرآن ورنكر ديا تدبر ما نكر ديا أجر لبريش دكين لبكرنا كمان صحيح نية زور زاجي ما لدبي دفرمي خيركم من تعلم القرآن وعلمه أو سيشرتي تدايا أو تلاوة صحيح فهمي صحيح وتطبيقي صحيح نقبزت لبريكي وطواو أديقتي نجي أديق تطبيق كد غلط بيتن لسقر دارج دبينه فرمو دري حافظ قرآن بلام وعدك بويا دبي زور أجمن لو خالبي عندك معجزة بسيطة بباز دكم لخلق إنسان تكو باسم كرد تقريبا 100 معجزة هي لخلق إنسان كواذب لسترمان إما في هذا الشيء بكين بدو بقرين فرمو زان أخوي برمجار سمان بيدا فرمي لصورتي عنكبوت لبيش شاوتان آمدية فانظروا كيف بدأ الخلق ثم الله ينشئ النشأة الآخرة إن الله على كل شيء قدير كواتا بيوست إما بقرين بزاني خلق شون رزبوا طبعا علمي كوربلا بيدرين علم الأجنة إمبريولوجي لهزار وشرصتو تقريبا سلودوا علماء دستيان بيكر دي بكوربلا زاني بلام باش 600 سال ما عنديبون شون نخوني أو زي تمشاهدة كان آيات كان قرآن لقمي علمي كوربلا دايا حموي هات نوسر أو اشتي كوا قرآن باسي كدوا يقلو نقطاني كوا بخوم لجاني خوم لسفي دوي كل يوم صالح حفتا وشش يكم زار كشفيان كرد كوا لكوربلاي إسقان درز دبي أو زدوايا عضلات دوري ددا فكسونا العظام لحمة بيشتري لبيش حفتا وشش صالح 1000 حفتا وشش دا قلنا خير إسقان متقدم ترى باشان درز دبي كم زي عضلات درز دبي بس مشاهدة كيدا كي مش ما لبر ما كرد شاستكاني شو احتمالا فكسونا العظام لحمة ثم أنشأناه خلقا آخر فتبارك الله أحسن الخالقين كواتيم القرآن بتدبرنا خينه بس لبردكين بلام فهمي صحيح مانية احتمال تلاوة صحيح بي بلام تطبيقي صحيح مانية بويا دبي أقام لبي ما لكم لا ترجون لله وقارا وقد خلقكم أطوارا أول القرآن بما دفرمي إنسان زماني قديم دانغو إنسان كدروس دبي 1 سنتيمتر دواء جورة دبي هذا دبته 2 كيلو بلام نخير إنسان بأطوار دروس دبي طورا يعني قناغ لدواء قناغ دروس دبيتن الوقت لو هاتي بما دفرمي سورة نوح قناغ كان أو قناغان إخواره ونحفظ قناغي كم ولقد خلقنا الإنسان من سلالة من طين ثم جعلناه نطفة في قرار مكين كوات الطين رقم 1 نطفة رقم 2 استبدل نطفي مازال ما النية تتوانم سيما حاضر بس 6 ساعات بس باسي نطفة بيضة لوبكم كسن إعزازي علمي تدايا وسن قزاي فقيلة سر أودو دون ورق سكيدر ديتن كهريا كشام بمايكرون بملي مايكرون نقب مايكرونش أو دب سوكن همور رنگ دانوي تصرفات جنوبياوا سبيرم بويضة مقارنة بكين مازال بيتن لزاري شتر دتوانم بخلال 1 ساعة 2 ساعات بوتا مثل مينم أو رنگ دانوي آفرتا
أي رقدانوي عفوا رقدانوي جياني بياو. ثم خلقنا النطفة علقة علقش طبعا أو شوينيك وأخوي به هالدواسي استباسيكم بكرتي بزانت معجزيك خواي بردقال القرآن بيباس كردين. فخلقنا العلقة مضغة فخلقنا المضغة عظاما فكسونا العظام لحما ثم أنشأناه خلقا آخر فتبارك الله أحسن الخالقين. كواتسيم علقية سوارا مضغية مضغش دون عهيل سورتي حج بما دفرمي مخلقة وغير مخلقة أوش بابتي تايبتها علماء سريان لو يسر مايا لو خليانة سون دبت تساوي سون دبت تجي سون دبت هل يك تخصص خوي وردقري هل سندها مش نفسي كروموسوم عجائب زور مهمة. باشان عظاما باشان خلقا آخر من ذلك تاو قول دبي أو زبز وزن زياد دكا روج بروج طبعا خلقي روحي لقال حياة أوش بابتي شي تايبتيه أو قناع كان باش رسم بوتان بيان كراوة فلينظر الإنسان مما خلق خلق من ماء دافق يخرج من بين الصلب والترائب. معجزة أنه زمعت بمنظورة يلا تشيب بكرتي لون باسكا ترائب لقال بين الصلب والترائب فرم. إنغوانو كانوا أو أفرج بهما شوا مولر دكت ما هديت أخواري حتى دقات أو شوني كواه الكدانو من ضمدان لبيت زيجر دبي كواد أخوي جورن لكو باليكا دروس دبي لبداياتي لحفتي دوم وسيم طبعا لسلي دروج روحي دتبري أو كور بالت تاو قش دكاتن لو عندك في من دفرمي ضلي كوندامي زاوزي بياو كوندامي زاوزي جنان لبين صلب وترايبي بلام دو هديت أخواري لو ديت أخواري لو لزي خونيا تحملناك بويضاء كأم بيدن تيستز يعني هالكداني بياوان أقل لو شوي نقر ما يبي تحمله ودرجة حرارة ناكاتن بوي سبيرم درز نابي بوي خواي قبل ده هين تخواري لباج ولادي حتى ليه تحملي سلما وقر ما بكاتن أوش تشي أوش يغلى معلومات كان أول باسي لو دفرمي خلق من ماء دافق أو كسيا تدفق دكا تدفق يعني كوا بتندي دروا أو يبيع من زاني وايا هذه أفرتان بارس مكتان بينشان ده أو ناتم أرش دموها كل محاضرة دي هاتشوف كي بقري أو ليرة أو هيك دانا وانا أو سبيدرين بنزكام بيدن فمبريا ونيا أو بيني أمبوشا أو هيك بيت أخواري ذكرتنا زيافتكي دبتسي دبتا الحمل خارج الرحم وانا كوات أو هيك بتندي بارد درتن تدفق أنا كل قلتنا في مبرياج وري دقري وش بنزيها وش سيوانه شيء وري قريب ديباتنا أو دكتي كواتا هردو الشام دافقا زماني قديم لحفتايا كان كامل تشريع إمبريد ماخين ديقو بس بيرم ما يدافقا بلام درسو كواهلكش بتدفق درواتا بوي أبي قرآن دريق قمي حموع المكان ثم جعلناه نطفة في قرار مكين يلا قرار مكين جندرة جماعتي سفيدو كل سه المليون يلا بين سر قرار مكين أو باجوك هيك ديت خواري بقوناق هيك بس رجان ديت خواري بس وار رجان أو علمي جزوري تدالو بس رجان ديت خواري أول دواء إن شاء الله قبل مازال مباش لكن أفير كيلير ديت أو منطقانا باشان ديت إيرا ألير دجسيته ودبت علاقة باش لو ليرة نبي لولا نبي قرار مكين لتشندرا علاقة خوي لشيء هالدواسي لسروي الرحم لا يبشتي حتى قصدك سافرة كيبي أو علاقة نبت إجهاض كذبت مضغوانا قرار يعني شويني استقرار مكين يعني بقوتين شوين للرحم إنسان شندرا لا سرويا همو زيك زيادة خيني لبودر ولا همو زيك زيادة أوكسين لو من ذلك دروا ولا بشتجن زيكا أو أفرت بأن نفس عليه دعم دكا استعب دقري بردبتوا لو من ذلك برناسي لبروش شوينة كي قرار شيء مكينة يعني وها بقالتا دا نندري أو شوينة قوي برزقاك لبوي دياري كردوا
طبعا هاتنا خوارەوی هێلکەژەوە هەر بەخۆی معجزەکە دەلالە لەسەر هەندێک سفاتەکانی ئافرەت دەدا بەڵام ئێستا کاتی باسکردنی نییە. وأنه خلق الزوجين الذكر والأنثى من نطفة إذا تمنى لوغوت من نطفة لون يقول من بيضة إذا تمنى خو هيلك زياتر دوري زورا هيلك زياتر خوي برج دكاو دبتا من دال نطفة بس هو دي بيتنقي دكاو دبتا زايغوت دواء أو كتك همو الداغ يشقي دكا لأنه الرحم داغ أو زياد دبي دبتا شاطر دبتا سيدو لو برج دكا من نطفة إذا تمنى معناها هي نطفة بلا نطفة كرجز دار دكالو لبر نطفة بخوي سوتشيا إكس مان هي لقال واي أجر واي بدأ بتكون إكس بقول لك إكس كي أفرد كي دبت سي دبت أفرد بويه بزانا وآياتا من نطفة إذا تمنى بدن سن دقيقة باش لو قلت من نطفة لو من أكل بدانا والله ياك نطفة أجر دوش بجوري يلا دكتور ثاني أفرتان دبت سي إيه نخير نابت جمك قد دوش بيرم نابي سنة هيلكي خواي قورا واي لبو دروس كرديا هيلكي كاتي كابيتين رودا داس بيرم دستناو هيلكي او پردەی خۆی دەگۆڕی چکە دوو ئەوەی هەیە دوو قاعدەی پێشوازی سپێرمی هەیە دوو کورسی هەیە ئەو دوو کورسیە لا دەسی پەردەک دروست دەبی لەگەڵ تشکەش کارەبای هەر سپێرمەشکێ بێ بستە ناو هێلکەی یەکسە دەیکوژی ئەگەر دوو سپێرم بستە ناو هێلکەی ئەو منداڵە قەت دروست نابی دەبتە سێ دەبتە سێ دەبتە حەمل العنقودی هایداتی فۆرم مۆڵ لۆی ئافرەت نابی دوو پیاوی هەبی چونکە خوای گەورە هێلکە بەو گسکەی خۆی قبولی نەکردێ دوو سپێرم بستە ناوی لەبەرەوەی ژیان نابی دەبتە چەند کرۆمۆسۆم سپێرم کە چۆن هێلکە دەبتە چەند کرۆمۆسۆم 23 لەگەڵ 23 دەبتە چەند 46 وانە ئەدیەکە دوو سپێرم چوو دەبتە 69 نابتە ئینسان دەبتە کۆمەڵێک لە چیسەی پڕ ئاو پێدە حەمل العنقودی ئەگەر دووبارە بتەوە ژنەکە توش سەرەتان دەبی سەرەتانی ڕەحم توش دەبی یان سەرەتانی لکەدان لۆیە زۆر خەتەرە لۆیە قەت لە ژیانی ئافرەت نەبووە ئافرەت بە دوو پیاوان بژیتن لۆیە خوای پەروەردگار حرامی کردیە سپێرمیش قبول ناکە و هەروە هێلکەش قبول ناکە دوو سپێرم بستە ناوی ئەدی منداڵی دوانە کو دروست دەبی توین دوو هێلکە دوو سپێرم بستە ناویان دەبتە دوو منداڵ یان نەفسی هێلکە بە یەک سپێرم بەخۆی ئەو پێدەرن زمکەی لە 90 بە یەک دەسن بەڵام ئەگەر دوو هێلکە دوو سپێرم بی دەبتە توین بەڵام زۆر بە یەک ناسن لەبەرەوەی سپێرمەکە هێلکە جیاواز هذه باش لو فرموي من نطفة يعني قلت ما يكسبير نابي هم النطفة لو هم النطفة بس هم النطفة بيتنا بسنت لا يجزي معي سنت أو هي النطفة هي 600 مليون شو بين سي سي آوا هر سي سي 600 مليون تدا أجر هم بيبتن من ضال معقولة 600 مليون من ضال بيك حملي كهذا خايف من نطفة يعني من للتبضيع يعني لبو كمية قالت البيم ده غلط باش يعني يك بارسل يعني يك بارسل لو آوي دستناو ليش من ذلك هو نطفة سل مايكرونا بلام نطفة بخوي سريبينز مايكرونا بخوي سل دكات سريبينز مايكرون بلام هيلك تقريبا نزيكي 50 لا سبيرم قبرتها لبرسيا سو سبيرم يجي بس بيتين هذه هيلك دواي او جيان دات كوربلاكي دابش دبي زياد دكا يعني دوره كدبت دوري افرد لو هي هيلكە زۆر مهمە هێلکە بەتەنێ دەبتە منداڵ بەڵام سپێرم بەتەنێ قەت نابتە منداڵ XO دەبتە منداڵ تێرنە سندرۆم بەڵام وای قەت نابتە منداڵ لێ سید قوتب ڕەحمەتی خوای بدەفەرمێ دەرێ هەموو پیاوی دنیا بینی منداڵێکیان پێ نابی بەڵام ژنەکی بینە ئەگەر تەواویش نەبی ساڵێتانی منداڵەشی بیتن کەواتە ژن دەوری زۆر زیاترە لێ پێدەن لغة الأمومة حنان الأم يعني دایک دەوری زۆرە بەڵام سپێرم پیا و دەوری زۆر کەمە لە گەشتکردنی منداڵ لۆیە دایک زۆر دەوری زۆرە لە بۆ پێگەاندنی منداڵەکەی ئەو ئاەتەی کەوا جەناوی مامۆستای خوێندێەوە يا أيها الإنسان ما غرك بربك الكريم الذي خلقك فسواك فعدلك في أي صورة ما شاء ركبك طبعا لا إنسان كدروس دبي سين كروموسومان هيا كروموسوم كان خلق دكا كروموسوم كان مجموعة تسوية دكان لقى تعديل كروموسوم كان استكا تصوير دكا زانت مشاكل همو كوربلا كان الدنيا بمنضال وبأي بشر وبأي حيوان وبأستيرو همو هسارة كان همو كوربلا وتشيكا نفس الشكل يعني هي بلام خواي پروردگار بكروموسومي تسوية وتعديل
ودەکا کۆرپەلەکان بەرەبەرە مثلا کۆرپەلەی پشیلە لەگەی بەشەر ئێستاگەتە مەشاکی ئەوەی پشیلە لەگەی بەشەر فەرقی چییە؟ هیچ فەرقی نییە. بەڵام خوای گەورە کرۆمۆسۆمی تعدیل و تەسویە چی لێ دەکا وەدەکا شکلی بە بەشەری بچی پارچەندی پاش 42 ڕۆژ ئەوزە پاشان تەسویر دەکا کە بووە بەشەر ئەوزە بەشەرەکان خوای گەورە هەرێکە ڕسمەکی داتێ سوڕەتێکی داتێتە لێکی جیاکاتەوە لێ کەسمان بە کەس ناچین هەتاگە توێنیش بێ قەت هەموو شتێکی بێت ناچی کەواتە ئەو ئاەتانە کە دەیخینیەوە دەبی زۆر بە دیقەت ئێمە ئاگامان لێبی الذي خلقك فسواك فعدلك أوزى في أي صورة ما شاء ركبك بو قدري خواي كلا بو داناي تصويرك لبو دادني كواتا همو كوربلكان وشيكن بلام دواي خواي پروردگار تصويرك زيادة هم استيركان كوربلي استير فرق سلكي بشري هيڅ فرق نه بلام خواي پروردگار بشري تعديل دكا چونك لهم خلق كان گەورەترە. طبعا لە بواری خۆراک و لەرساغی ئەو ئاەتە خوێندەوە طیبات و خەبائث ئەوەش چەند محازەرەشی دەوێ چەند ئیعجازی قورآنی تێدا هەیە كلوا واشربوا ولا تسرفوا ئەو ئاەتەشی خوێندەوە مامۆستای دریسی بەڕێز ئەوەش بەڕاستی بەس ولا تسرفوا کە یەک کەلیمەیە چەندەها نەخۆشی لەو ئیسرافی تووشت دەبی چەندەها نەخۆشیەکە ئیسراف نەکەی تووشت نابێتن بێزگە لەو حديثانكوا پیغمبرمان عليه الصلاة والسلام دفرمي بحسب ابن آدم لقمة أو لقيمات وإن كان لا بد منه ثلث لطعامه وثلث لشرابه وثلث لنفسه. کالیوریوسی لە زانکۆی دهۆک لە ساڵی 1907 بەدەست هێناوە 1997 بەدەست هێناوە ماستەری لە زانکۆی ئیمام محەممەد بن سعود لە ڕیاض لە ساڵی 2005 بەدەست هێناوە و دکتۆرای لە زانکۆی ئەم دەرمانی ئیسلامی لە ساڵی 2008 هێناوەتەوە پسپۆری فقه الئیسلامی المقارنە مامۆستایە لە کۆلێژی زانستە ئیسلامیەکان لە زانکۆی سەلاح الدین ئەوە هەروەها وتاربێژە لە مزگەوتی گەعەتلی بەخۆ بەخش ئێستاش داوە لە بەڕێزیان دەکەین دەست بک بە پێشکەشکردنی بابەتەکەی خوا جزای خێری بداتەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. مامۆستانی بەڕێز پسپۆرانی پزیشکی داهاتوو دواڕۆژ السلام عليكم ورحمة الله وبركاته. سەرەتا سوپاس بۆ ئینستیتوتی ژیار ئەو ڕەشماڵە زانستی و بانکخوازەی کەوا هەمیشە مامۆستایان و قوتابیانی وا فێر کردووە لە ژێریدا کۆبن لەسەر خوانی قورئان و فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بابەتە زانستیەکان خوای گەورە کۆششەکانیان قبول و بەرەکەتدارتر بکات ئینشاء الله. خۆشحاڵم لەگەڵ ئەو دوو برا عەزیز و خۆشەویستە برای گەورەمان جەنابی کاک دکتۆر ئیبراهیم و برای خۆشەویست کاک دکتۆر دلێر بە خزمەتان دەگەین و هەروەها سوپاس بۆ کاک دکتۆر سیروان. ساڵی 1922 جیاواز بوو لەگەڵ 2022 و جیاوازیش دەبێت لەگەڵ 2023. ئەو کاتە هەرچی زانایان دەیان کرد ئومەتی ئیسلام متمانەی هەر بەرە و داڕمان و لاوازی دەڕۆیشت ئەوەندەی کۆشش دەکرا ئەوەندەی ئەو ژمارە پزیشکانە قوتابیانی پزیشکی لە هەولێر لەو بەشەدا دانیشتون ئەو کاتە ڕەنگە نەتوانی بە ئەوەندە دیندارانی پزیشکی لە هەمووی عێراق وەبکەیەوە. ئەوە مژدەیەکی خۆش الحەمدولله و ئومێدمان وایە لە 2023 و 2042 بڵین زیاتر 100 ساڵی تری بێتە سەر ئینشاء الله شتی باشە دەبینی. من بابەتەکەم کەوا بۆم دیاری کراوە بابەتی الضوابط الفقهية للعمليات التجميلية. لە هەندێک بابەتی پزیشکی داوای لێبردن لە هەردوو برای عەزیز و خۆشەویست و ئێوەش دەکەم کە یعنی سەرەتا بین لە بابەتەکان چونکە پسپۆری ئێمە نیە بابەتی پزیشکی ئەوەندە باسی دەکەین کە بابەتی ئێمە ڕووم کاتەوە بابەتە شەرعیەکە.
بابەتی نەشتەرگەری جوانکاری ئەوڕۆ زۆرترین تێچووی یعنی تێدا خەرج دەکرێت زۆرترین خەرجی تێدا خەرج دەکرێت لە جیهاندا بە تایبەتی لە جیهانی ئیسلامی حتا بابەتی پێشی 2 ساڵ لە ئیحسائێکدا یەکەم وڵات کەوا زۆرترین خەرجی لە نەشتەرگەری جوانکاری کرد بێت وڵاتی سعودیەیە خەلیجەکان بە شێوازێکی گشتی گوتمان الضوابط الفقهية الضوابط الفقهية لەگەڵ القواعد الفقهية هەردووکیان کە دەڵێ قاعدەی فقهی بەو بابەتە دەگوترێت کە فەرعگەلێکی فقهی کۆبکاتەوە اینجا قاعدەی فقهی فەرعگەلێکی زۆر لە تەواوی فقهی ئیسلامیدا کۆ دەکاتەوە لە ناوخۆیاندا بۆ نمونە قاعدة الأمور بمقاصدها هذه القاعدة كما قال الفقهاء تدخل في جميع أبواب الفقه ومجالاتها دەچێتە ناو بابەتی عیبادات بابەتی معاملات بابەتی جینایات بابەتی خێزانداری و هەروەها کە دەگوترێ الضابط الفقهي فەرعگەلێک لە ناو بابەتێکدا کۆ دەکاتەوە فەرعگەلێک لە ناو بابەتێکدا کۆ دەکاتەوە بۆ نمونە الأصل في الماء الطهارة لە بابەتی طهارەتدا شتەکەمان پێ دەڵێ بۆ ئێمەش دەڵێن الضوابط الفقهية للعمليات التجميلية يعني مەبەستمان ئەو بابەتانن کەوا قسە لەسەر چی دەکەن لەسەر نەشتەرگەری جوانکاری دەکەن عملیاتی تەجمیلی وەکو باز دەکرێت نەشتەرگەری جوانکاری بەشێکە لە نەشتەرگەری ئێوە باشتر دەزانین کەوا بابەتی پزیشکی بە شێوازێکی گشتی دابەش دەکرێت و بابەتی باڵتینی و بابەتی جەراحە بەڵێ دوایی جەراحە یعنی بەشێکی لەوانە نەشتەرگەری جوانکاریە نەشتەرگەری جوانکاریە ئێوە باشتر دەزانن من ئەوە زۆر لەسەر ئەو بابەتە ناوەستم بابەتی عملیاتی تەجمیلی ئەوە کتێبێکە العملیات التەجمیلیە هاوڕێکمان نووسی صالح الفەوزان و صالح الفەوزانەی مفتی ئەوەی کباری علەمای سعودی هاوڕێکی خۆمان بوو لە ماستەر بەیەکەوە بووین ماستەرنامەکەی کرد بە کتابێک بە ناوی العملیات التەجمیلیە باشترین کتابە لەو بابەتە من نووسرابێت بەو شێوە پێناسی کردووە ئیجراء طبی جەراحی کەواتە کردەیەکی برینکاریە و لە بواری پزیشکی چ مەبەست دەگرێت یعنی ڕووکەش جوان بکات یان وەزیفەی ئەندامێک لە ئەندامەکانی لاشە یا جوان بکات یان ڕاست بکاتەوە یان جوان بکات یا ڕاست بکاتەوە لێرەدا کە دەگوترێت تەحسین مەظهر يعني ئەوانەی کە بۆ نمونە دەستکاری کەپوی خۆیان دەکەن ئەوانەی کە دەڵێت مثلا وظيفة أعضاء الجسم الظاهرة جاری وا کەسێک کەپوی خوارە بەس بۆیە نەشتەرگەری جوانکاری نەکردو بۆ ئەوەی کەپوی ڕاست بکاتەوە چونکە ئیعویجاژی هەبووە لێرەدا ینی خوار بووە یان جۆرێک لە تەنەفوس کێشەی لەگەڵی هەبوویان ددانەکانی و بە هەمان شێوە بابەتی نەشتەرگەری جوانکاری دەتوانی بە چەند شێوازێک پۆلێن بکرێ مەبەستیدا کە سەیری مەبەستی نەشتەرگەری جوانکاری بکەین دەتوانی بڵێن دەکرێتە بابەتی الجەراحە تەجمیلیە العیلاجیە مەبەستیدا چارەسەرە وەکو شەفەی ینی لێوی کەروێشکی لە سگمانگدا بەو شێوەیە بەشی دووەمیان تەنها مەبەستی جوانە هیچ مشکیلەی نییە پزیشک پێی دەڵێ کوڕم کچمە تو هیچ کێشەیەکرد نییە بەو ستانداردانەی لە پێش ئێمەیە کەپود لێوت کوڵمت یعنی هیچ کێشەیەکرد نییە دەڵێ نا دکتۆر حەزم لێیە دەستکاری بکەم ئەو یان تەنها مەبەستی جوانکاریە باسی حکم ناکەین ئێمە جارێ لە بواری پزیشکی دەکوترێت الجەراحە تەجمیلیە التەحسینیە یعنی باشکردنی ئەو ئەندامەیە کە لەناو لاشەدا دەستکاری دەکرێت بەشێکی تری الجەراحە تەجمیلیە التەقویمیە ڕاستکردنەوە وەکو بابەتی ددان والجراحة التجميلية المتعلقة بالجنس بابتي جنس يعني أو كإستا بتابت عندك جار كيشي لسر أو بابتا زور هالدقري بيويست زاناني آيني وبزيشكان إيج لسر أو بابتي جنس بكن أو ماوي كيشي يقلدوهوكو أوانا دروس بو آية فعلا أو كسا يعني لناخدا كرة يعني لناخدا كشا مجالي دسكاري هي یان جۆرێک لە نەخۆشی دەرونی هەیە قەناعەتی بە ئەو جنسێکە خوای گەورە بۆی خەڵق کردووە دووشتی جیاوازن
مەبەست لە نەشتەرگەری جوانکاری چەند مەبەستێکەیە کە یعنی ئەوە پاڵنەرەکانی نەشتەرگەری جوانکاری یعنی یەک لە پاڵنەرەکان ینی جۆرێک لە ینی ناشرینیان تەشەوهات وەکو بڵێ شەفە ئەڕنەب ینی لێوی ئەوە بووە هەر لە دایکەوە یان مەتەن پەنجەکانی بەیەکەوە لوساوە خاڵێکی تر عیلاج الحەوادث الطارئة مثلا بە سووتان بە جەنگ بە لێکەوتنی سەیارە حاڵەتێکی توش بووە بابەتێکی تر پاڵنەرەکە یعنی چارەسەری هەندێک نەخۆشیەکی توش بووە دوای پوکەکانی تووشی نەخۆشی بوون بەهۆی نەخۆشی یەکەمەوە چارەسەری دەکرێت پاڵنەرێکی تر یعنی چاکردنی کاری هەندێک ئەندام بۆ نمونە کە دەڵێت یعنی کێشەم هەیە لەگەڵ جوینی بابەتەکان دیسان داوای لێبرن لە هەردوو برای خۆشەویست و ئێوە دەکەم ئەو بابەتە من پێویست بوو هەر بێنم بابەتەکە الرغبة في الظهور بمظهر حسن وتغطية بعض العيوب يعني كيشە لەگەڵ خۆیدا هەیە یان تەقلیدی کەسێکی تر دەکاتەوە بابەتێکی تر پاڵنەرەکە یعنی دەیەوێت پیری خۆی بشارێتەوە پیری خۆی دەبینی ئەوانەی زوولۆچی کرد بە ئەنجا شەڕ بەخۆی دەفرۆشێ دەڵێ دکتۆر آخر فلان کەس هەمان عمری منە ئەوانەی ئەوەندە لۆچی توژنە بۆ ئەدی من بۆ ماڵی هات و آخر دەبێ نەشتەرگەیەک بکەم بە هەمان شێوە هەندێک بابەتی ئەمنی هەندێک جار کەسێک یعنی لە بواری ئەمنی بە دوایدا دەگەڕێن خۆی دەشارێتەوە کە باسی بابەتی نەشتەرگەری جوانکاری دەکەین گرنگە لەسەر بەهای جوانی لە ئیسلام تۆزێک بوەستی مامۆستا سەعیدی نورسی ڕەحمەتی خوای لەبێت دەفەرموێت هەرچی جوانی بوونەوەرە ڕەنگدانەوەی جوانی خودایە سوبحانه وتعالى وفعلا هەروەکو هەرچی زانستی سەرزەویە وعلمك ما لم تعلم وكان فضل الله عليك عظيما کەواتە ئەو جوانی ئێمە جوانی ڕۆژ جوانی مانگ جوانی شەو جوانی بەهار جوانی پاییز هەرچی جوانیە ڕەنگدانەوەی جوانی خودایە سبحانه وتعالى وەکو سەرچاوە ئیمام ئەبوو حامدی غەزالی ڕەحمەتی خوای لێبێت کە باسی جوانی دەکات دەڵێ زۆر جار خەڵک کە باسی جوانی دەکات هەروە دەزانێ کەسێکی سوور و سپی قەد و باڵایەکی عەرعەری هەر زیاتر جوانی بەلای ئەوەدا دەشکێتەوە دەڵێ بەڵێ ئەوەی کە بە چاو دەبیندرێ جۆرێکە لە جوانی بەڵام ئەوەی شتێکی ترمان هەیە جوانە و هەست پێ دەکرێت دەڵێ ئەویش ئیسلام بە جوانی داناوە فصبر جەمیل سیر کە حتا ئیسلام لە بابەتی تەلاق کەوا ناخۆشترین هەنگاوە بەسەر کەسێک بەسەر دوو کەس دادێ خوای گەورە هەموو خێزانەکان بپارێزێ دەفەرمێ چی وسرحوهن سراحا جميلا کەواتە تەلاقی جوانی شەیە بۆیە ئیمام ئەبوو حامدی غەزالی دەفەرمێت هەروەکو چۆن لە ئەلمادیاتدا جوانی هەیە لە بابەتی معنەویاتیشدا جوانی هەیە ئیمام ابن قەیم ڕەحمەتی خوای لێبێ لە کتێبە ناوازەکەی ڕەوضەة المحبین و نەزهەة المشتاقین کە باسی جوانی دەکات بابەتێکی داناوە باب في ذكر فضيلة الجمال وميل النفوس إليه على كل حال هەرچی جوان بێ خەڵک حەزی لێتی حتى أخلاقی جوانیش اینجا دەڵێ ئەو تقریبا وەکو ئیمام غەزالی بەڵام تەفسیلێکی تر دەدا دەڵێ جوانی دەرەوە هەیە جوانی ناوەشەیە جوانی دەرەوە و جوانی ناوەشەیە اینجا دوای دەڵێ چی معادلەیەکمان بۆ دروست دەکات دەڵێ ئەوەی کەوا بەهێزە ناوەیە جوان بێ ناشیرین لە کۆتاییدا دەڵێ فحسن الباطل يعلو قبح الظاهر وقبح الباطن يعلو جمال الظاهر ويستره بين پێشاوی خۆت بلالی حەبەشی لەبیری ئێمەدا جوانە یا جوان نییە جوانە بێنە بیری خۆت ئەبوو لەهەب یا ئەبوو جەهل جوانە یا ناشرینە کەسێکی ناشرینە بۆ چونکە ئەویان قبح الباطنی هەیە ئەویان جەمال الظاهری هەیە مەبەس زانانی ئیسلام دەڵێن دەرەوە گرنگە بەس ئەوەی زۆر گرنگە ناواخنا ژوورەوەیە کە ئینسان وەکو ئەبو الفتح البستیش دەڵێ أقبل على النفس واستكمل فضائلها فأنت بالنفس لا بالجسم إنسان ڕووبکە بابەتی معنەوی خۆت و تەواوی بکە زانایانی کورد شاعیران یعنی ئاوەڕیان لەو بابەتە داوەتەوە زۆر جار ئێمە وا دەزانین مەموزینی خانی ڕەحمەتی خوای لێبێ بابەتێکی کتێبێکی عیشق بازیە ئەوەش فێڵی بێدینان و ئەلمانیەکانە لە ئێمەیان کردووە هەرچی ئەدەبی کوردیە وان فێری ئێمە کردووە کە ئەدەبێکی عیشق بازی و مێبازی و ئەوانەیە
باوەڕتان بێ ئەومە زینی خانی من زۆربەیم خوێندوتەوە یعنی پڕیەتی حتا قاعدەی فقی تێدایە ئیلاهیات و بوابەتی عیرفانی و ڕوحی زۆر زۆری تێدایە لەوێ قسەیەک دەکات دەرباری جوانی ڕەنگێک و خودێکردی مخەیەر کێ قادرەوەی بکەت مغەیەر یعنی ئەو ڕەنگەی کە خوا دروستی کردووە هەرچی یعنی بە زمانی ئەوڕۆ هەرچی عملیات بکەی ناتوانانی ئەو ڕەنگە بێنیەوە کەوا خوای گەورە بۆی خەڵق کردووی بۆیە زۆر جار دکتۆرانی پزیشکانی نەشتەرگەری تووشی ئەو کێشە دەبن دەڵێن کە یەکەم جار کەسێک دێ ئیتیفاق دەکەن عملیاتی بکەین ڕسمێکی دەگرین چونکە دوایی لە خۆی ڕازی نییە ئەو کە چۆتە بەر عملیات یعنی وەکو بڵێ ئاواتی زۆر گەورەی هەڵچنیوە دەڵێ وڵا دکتۆروا دەرنەچوو من نەمدەویست ئاوا بم دوایی ڕسمەکەی پیشاندا دەڵێ گۆڕانکاری بەسەردا هاتوویانە هەمان قسەکەی خانیە کێ قادرەوەی بکەت مغەیەر ئەو ڕەنگەی کە خوای گەورە ئینسانی لەسەرداناوە ناتوانێت نالی ڕەحمەتی خوای لێبێ ئاوری لەو بابەتە داوەتەوە ئاوری لەو بابەتە داوەتەوە بە هەمان شێوە کە وەکو بڵێ قسەکانی غەزالی و ئیبن قەیم و ئەوانە دووبارە دەکاتەوە کە باسی خۆشەویستەکەی دەکات و پێیدا دەڵێت الله کە چ عەقڵ و چ کەماڵێکی هەیە لەگەڵ ئەو عەقڵ و کەماڵە چ جەماڵێکی هەیە کەواتە نالی ڕەحمەتی خوای لێبێ ئەویش کەسێکی زۆر یعنی خواپەرست و دیوانەکەی پڕیەتی لە بابەتی خواپەرستی ئەویش سەرنجمان بۆ ئەوە ڕادەکێشێت یەکەم جار بابەتی دروستبوونی یعنی کەماڵی عەقلی کەماڵی کەسایەتی ئەو جار ئەگەر لەگەڵیشی جوان بێت یوسف ئاسابێ نعمەتی خوای گەورەیە سبحانه وتعالى ئایا ئەو شتە گرنگە چکە ئەوەی کەوا کێشە لە نێوان مسلمانێک و غەیرە مسلمانێکدا دروست دەکا ئەوەیە من کە مسلمانم دەڵێم من ئازاد نیم هەرچی بمەوێت لە لاشەی خۆمی بکەم بۆیە تەلەفۆن دەکەم و لە مامۆستایەک دەپرسم ئەوەی بێدینە ئەوەی قەناعەتی نییە دەڵێ من ئازادم من لاشەی خۆمە نەک نەشتەرگەری جوانکاری دەکەم من نەشتەرگەری ناشرین دەکەم ئێستا تەماشەیەکی تر پەیدا بووە العملیات ینی وەکو بڵێ چی نەشتەرگەری خۆ ناشرین کردن ئەگەر لە بڵێ التەقبیحیە شتێکەیە ئەگەر لە گۆگڵ لێ بدەن بنووسن زەوجە شەیطان ئافرەتێکی ئیتالی نزیکەی بەدەیان دەفتەری لە خۆی سەرف کردووە وێنای خۆی دەکا بە خێزانی شەیطان گوێیەکانی ئەوەندەپان کردووە لوتی ناشرین کردووە ینی ئەگەر بەتایبەتی گەنجەکان تازە پێدەگەن زۆر بەهێز نەبن ناتوانن سەیری بکەن ئەگەر ئەو دەرگایە کرایەوە هیچ شتێک نییە بەرگەی بگرێت بۆیە شەریعەت دەڵێت ئەوەی کەوا خاوەنی منە من نیم وەکو ئیبراهیم خاوەنی من خوای گەورە منی کردوتە بەرپرسیار لە لاشەی خۆم دەنا خاوەنەکەم ئەڵڵایە ولله ما في السماوات وما في الأرض کەواتە منیش کەسێکم لە ناو ئاسمان و زەویدا خوای گەورە خاوەنی منە سبحانه وتعالى لە فەرمودەکەی پێغەمبەر صلى الله عليه وسلم كما ابن حبان و ترمذی ڕیوایەت کردو فەرمێکی وعن جسده فيما أبلاه کەواتە پرسیارم لێ دەکرێت ئەرێ تو بە من ناڵێ ئەتو عیبەت چ بوو بۆ خۆت ناشرین کرد یان بۆ ئازاری خۆتدا طبعا نەشتەرگەری ئێوە بینیوتانە نەشتەرگەری جوانکاری ئازاری زۆری تێدایە ناڵاندنی تێدایە بابەتێکی تر کە دەینە سەری بابەتی جوانکاری کە دەرگا کرایەوە لە ئاستێک ناوەستێت بۆیە پێویستە ضەوابیتی بۆ دابنێ ڕێکاری بۆ دابنێ سیر بکەن ئەوانەی کە ساڵان دەستیان کوترابوو لێویان ئەوانەیان کوترابوو ئێستا دێن نەشتەرگەری دەکەن دەی باوەڕتان بێت 15 ساڵی تر نابێت ئەوانەی لێوی خۆیان ئەستور دەکەن وەکو ئەفریقیەکان ئەوانەی کوڵمی خۆیان ئەستور دەکەن پاشی چەند ساڵی تر وەکو خاڵی ئەو ژن و پیاوانەی کەوا خۆیان کوتاوە ئەوانیش بە دوای چارەسەردا دەگەڕێن کەواتە مرۆڤ بۆ ئەوە دانەرراوە بکەوێتە زەر هەوا بکەوێتە ژێر هەوا و هەوەسی خۆی ڕاستەوخۆ ئەوەی بیەوێت گۆڕانکاری بەسەردا بێنێت خاڵێکی تر ئەو زۆرە تێچوویەی لە کاتێکدا خەڵک لە ئەفریقیا دەمرێت لە سووریا لە برسان دەمرێت ئەفەندیش بەدەیان دەفتەر لە خۆی سەرف کات لێمان پرسیارمان لێ دەکرێت خاڵێکی تر ئێمە لە کاتێک بۆم هەیەکەوە دەموچاو منە شەومتەیەمم بکەم کەوا عوزرێکی شەرعی ئیسلام ڕێگای پێدابم شەریعەت ڕێگای پێدابم کەواتە عملیاتێکەوە پێویستی پێ نەبێت من وەڵا زۆر تاوانبارم کەوا دەموچاوم ناشۆم با تەیەمومیش بکەم ئەوەی کە چەند دەقێکەیە زۆر گرنگە ئێمە لەسەریان بوەستین دەربارەی نەشتەرگەری جوانکاری یەکێک لەو ئاەتێکی قورئانی پیرۆزە
کە خوای گەورە لەسەر زمانی ئیبلیس باز دەکات وەلە ئامڕەنەهم فەلەیوغەیڕن خەلق الله من فەرمانیان پێ دەکەم خەڵقی خوا بگۆڕن. طبعا زۆربەی ئەوانەی ئیستدلال بە حرامبوونی نەشتەرگەری جوانکاری دەکەن دەگەڕێنەوە ئەو ئاەتە ڕاستەوخۆ دەق نییە لەو بابەتە، چونکە زانایانی تەفسیر بۆ چوونی جیاوازیان هەیە. هەندێکیان دەڵێن یوغەیڕن فطرة الله التي فطر الناس عليها، بابەتی دین و ئەخلاق و ئەوانەیە. بابەتێکی تر دەڵێن خەساندنی ئاژەڵە، نەتوانێت جوود بێت لە بواری سێکسی. هەندێکی تریان ئەوەی کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم تەفسیرەکەی پێکردووە کە دەفەرمێ بابەتی چییە؟ خۆکوتانە، بابەتی شاشکردنی ددانە و هەروەها بابەتی یعنی ئەوانەی کەوانەهی لێکراوە. دەتوانین بڵێن لە ڕاستیدا فەلەیوغەیڕن خەلق الله هەموو بابەتەکان دەگرێتەوە، گۆڕینی فیتڕەتی خوای پەروەردگار و هەروەها بابەتی خەساندن جۆرێکە، یعنی ئیجماعەن ئینسان حرامە ئینسانێک بخەسێندرێت و ئەگەر کەسێکی خەساند و نەتوانێت بواری سێکسی بکات خوێنێکی زۆر گەورەی دەکەوێتە سەر. هەندێکیان دەڵێن 100 حشترە وەکو ئینسانێکی کوشت بێت. ئەوی تریشیان نەمس و ئەوانە ئێستا کەوا دەینە سەری پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی تەفسیر کردووە. من وا دەزانم بەهێزترین فەرموودە ئەو بابەتە ڕوون کاتەوە فەرموودەی عەرفەجەی کوڕی ئەسعەدە، عەبدوڕەحمانی کوڕی تەرفە، عەبدوڕەحمان ئیبن تەرفەتە ئیبن عەرفەجەتە ئیبنی ئەسعەد. ئەوە دەڵێ باپیرم، باسی باپیری خۆی دەکات، باپیری سەحابی بووە، دیارە ئەوە تابعیە. دەڵێ باپیرم لە شەڕی کولاب لە جاهیلیەدا بووە، دەڵێ شمشێرێکیان لێداوە کە پووی نەماوە. فأنتن عليه فاتخذ أنفا من ورق، کە گوترا وەریق لە فەرموودا یان لە فقهی کۆندا یعنی زیو. دەڵێ باپیرم کە پوویەکیان بۆ لە چ دروست کرد بوو؟ لە زیو، دیارە نەشتەرگەی جوانکاری ئەو کاتەشە بووە. فأنتن عليه لە هەندێک ریوایەت عەرفەجە بۆ خۆی دەگەڵێ فأنتن عليّ بۆ گەنی کرد کە پووی من. ئەوی تریان کوڕەکەی دەگێڕێتەوە فأمره رسول الله صلى الله عليه وسلم فأمره بقده، كواتا هندق نشترگري واجبة. فأمره رسول الله صلى الله عليه وسلم أن يتخذ أنفا من ذهب ويمجزانين أو بيابوا. وبحديث صحيح بيغمر فرمي هذا حرام على أمتي أو حرامة. كواتا ليردا أو بابتا چنشتك من بورون دكاتوا أو فرمودا يكم ئەوەی کەوا جوانکاری بۆ کراوە لێرە کە پووە، دەڵێن زۆرترین جوانکاری لە دنیادا جوانکاری کە پووە، چونکە باریسترین شتە لە ئینسان. و لە بابەتێکی تریشدا وەکو دەعمی سیارەی وایە، خۆ بە هەر شوێنێکدادا دەعمی پێ دەکەوێت. ئینسانی شەرچی بکە بە هەر شوێنێ بکە یەکەم جاکەبووی پێ دەکەوێت، لە هەموو شتەکان لە پێشترە. کەواتە جوانی ئینسان یان ناشیرینی بە کە پووەوە زۆر هەڵدەسەنگێن درێت. خاڵێکی تر پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بڕۆ معالەجە بکە، کەواتە نەشتەرگەریەک ئەگەر پێویست بێت چارەسەرێک کەوا کەسەکە بکوژێت، هەندێک زانایان دەڵێن ئەوە بەڵگەیەکەوە واجبە چارەسەری بکات. بۆ ئەوەی خۆی لە ناو خەڵکی داوا بە ناشرینی پێشان نەدات. و پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێگایدا حرامیشی بۆ بەکار بهێنرێت. هەروەکو قەوسێک ئایا چارەسەر بەشتی حرام دەکرێت؟ ئیمامی نەوەوی لە مینهاجدا باز دەکات، دەفەرمێ ئەگەر کەسێک شوێنێکی شکا، پزیشکەکان گوتیان تەنها ئێسقانی سەک دەتوانێت ئەو شکاویە چاپکاتەوە، هیچی تر بۆی بەکارنایە، دەڵێ لەو کاتەدا دروستە. فمن اضطر غير باغ ولا عاد فلا إثم عليه. پێغەمبەر صلی الله عليه وسلم لێرەدا ئاڵتوونی ڕێگا پێدا بۆ ئەو کەسە. فەرمودەیەکی تر هەر لە بابەتی جوانکاری ئەو فەرمودەیەکەوە ئیبن مەسعود دەگێڕاوێتەوە، غەیری ئەویش ئەو فەرمودە بە چەند ڕیوایەتە کاتووە لعن الله الواشمات والمستوشمات. وشم يعني كتان، والمتنمصات أوي كوا مو هەڵدەکێشێت، والمتفلجات للحسن بقدن ددان شاشکردن. فەلەج ددان شاشکردنە. ئیمامی نەوەوی دەفەرمێت عادەتەن کچ کە تازە پێدەگات ددانەکانی شاشن، ئافرەت کە پیر بوو ددانەکانی پڕ دەبێتەوە، بۆ ئەوەی خۆی بە گەنجی پیشان بدات چ دەکات؟ دانەکانی خۆی شاش دەکات بۆ ئەوەی لای خەڵکی خۆی بە گەنج پیشان بدات. ئەنجا لێرەش دەڵێ چی؟ للحسن. کەواتە هەر ئیمام نەوەوی دەفەرمێت
ئەگەر مەبەست حوسن نەبوو تەنها بەڵکو چارەسەر بوو دوو ددان سواری یەکتری بووە کەواتە ئەو کاتە دروستە ئەو کاتە دروستە چونکە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم المتفلجات للحسن المغيرات خلق الله. هنا النبي صلى الله عليه وسلم فسر الآية فليغيرن خلق الله. ئەگەم مەبەست تەنها و تەنها جوانکاری بێت هیچ چارەسەرێکی لەگەڵ نەبێت. لە ڕیوایەتێکی تری ئیمام ئەحمەد دەفەرمێت لەو دی هێنابوومان ئەو ڕیوایەتێکە دەفەرمێت نهى عن النامصة والواشرة والواصلة والواشمة إلا من داء مەگەر بۆ چارەسەر بێت مەگەر بۆ چارەسەر بێت. شەوکانی دەفەرمێت إلا من داء ظاهره أن التحريم المذكور إنما هو فيما إذا كان لقصد التحسين لا داء لداء وعلة فإنه ليس بمحرم. ضابط كان يعني أو خالاني كواجرنجا لا نشترجري جوانكاري ذهبت. طبعا بشي وازكي قشتي خلكانك هرشي نشترجري جوانكاري عندك زانا بحرامي دزانن لراستي دا أو دقانرتي دكاتوا لبران بريج دا إفراط وتفريط طرفي النزاع أويش يندلن هرشي نشترجري جوانكاري هي هموي حلالة لراستيج دا أويش دقكان ريجري لي دكان كواتا قسەی وەسەط قسەی ناوەندی قسەی دروست خەیر الأمور ئەوسەتها ئەوەیە کە بە چەند خاڵێک دروستە. خاڵی یەکەم پێویستە لەو نەشتەرگەری جوانکاری مەرجەکانی نەشتەرگەری گشتی لە ڕێی ئیسلامدا هاتبێتە جێ. ئیسلام بۆ هەر نەشتەرگەریەک بۆ ئەوەی دروست بێت چەند مەرجێک دادەنێت. یەکەمیان ئەو نەشتەرگەریە خاڵەکان یەکەم ضوابطەکان دێنەوە دوای دێنە سەر یەکەمیان أن تتحقق فيها ضوابط الأعمال الطبية أن لا تكون العملية محل نهي شرعي خاص، أن لا تكون العملية محل نهي شرعي عام، أن تكون العملية لإزالة ضرر أو عيب. خامسا أن لا تكون العملية تغييرا لأصل الخلقة المعهودة. ششميا أن تكون العملية علاج لضرر في النفس السوية. خاڵی یەکەم پێویستە مەرجەکانی نەشتەرگەری گشتی لە ڕووی شەرعیەوە لە نەشتەرگەری جوانکاری بێتە جێ. یەکەمیان کە چەند خاڵێکە. یەکەمیان پێویستە لە ئیسلامدا ئەوە جیاوازێکی هەیە لە بینی نەشتەرگەری لای پزیشکی مسلمان و غیرە مسلمان. جاری وایە دەڵێ کەسێک دکتۆر چووە و پێگوتن گوتێتی کاکە نسبەتی نەجاحی ئەو نەشتەرگەری سەدادەیە بیکەم یان نەیکەم. گوتی یاڵا دکتۆر بیکە قەی ناکە. لە ئیسلامدا ڕاستی ئەوە دروست نییە. ئەوە ئیمام عەزی کوڕی عەبدولسەلام دەفەرمێت ئەوەی کەوا ناتوانی مەسلحەتێک بەدەست بێنی ئیلا بە ئازاردانێک و مەفسەدەیەک دەڵێ دروستە ئیذا کانە الغالیب ئەسسەلامە. کەواتە نەشتەرگەری هەر نەشتەرگەریەک لە ڕووی فقی ئیسلامی ئەگەر نسبەتی سەرکەوتن تێیدا کەمتر لە 150 بوو دروست نییە، دەبێت 150 بۆ سەرەوە بێت. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم پێویستە نەخۆشەکە ڕێگا بدات. ئەوەش فەرمودەی پێغەمبەرمان هەیە لەسەری نەمتوانی بێنمە لەبەر کات ئەن یەکون الطبیب مؤهلا، یعنی ئامادەکراو بێت. پزیشکی بۆ نمونە نەشتەرگەری گشتی ناتوانێت نەشتەرگەری جوانکاری بکات. من تطبب وليس بالطب معروفا فأصاب نفسا فما دونها فهو ضامن. أو حديثة أبو داود والنسائي قراويانوا دەستکاری کردنی لە غەیری پسپۆری خۆت ناکوژرێتەوە ئەگەر کەسەکە لە دەست مرد. بەڵام چی دەکەوێتە سەر خوێنی دەکەوێتە سەر. بۆ نمونە دکتۆری کلیەیە چی عملیاتی بۆ نمونە چاوک نابێت زەرەرێکی گەورەتر بەدەست بێنێ. اینجا بڕۆن دیسان لە گۆگڵ بنووسن ضحايا العمليات التجميلية لە بواری ئینگلیزیش ئێوە ینی چەمکی باشترتان لایە بە سەدان و بە هەزارەهایە کە ئەوانەی کە چوون نەشتەرگەری بکەن بەڵام دوایی بەمای خۆیان هەڵنەستانەوە. خاڵی دووەم پێویستە ئەو نەشتەرگەریە نەکەوێتە ناو بازنەی نەهیەکی تایبەت. وەکو بۆ نمونە ئێستا دێت تاتۆمان لێ دەپرسێت تاتۆ بە چ دەکرێت؟ دێت ئیش لە ناو پێز دەکرێت و دوایی ئەو ڕەنگە ناڕوە دەڵێن هەمان معنای وەشمی تێدایە. وەشم گوتراوە لاشەکون دەکرێت و دوایی مادەیەکی تێدەکرێت سەوز یا ڕەش دەبێت. هەمان واتایە کەواتە تاتۆ دەکەوێتە ناو مەحەل و نەهیین خاص لا یەجوز.
دەکەوێتە ناو قەدەغەکراوێکی تایبەت دەقی لەسرە زانایان ناتوانن قسەی لەسەر بکەن. خاڵێکی تر دوو یان سێمیان نەکەوێتە ناو قەدەغەکراوێکی گشتی وەکو بابەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم نهي کردووەکەوە یان لعن رسول الله صلى الله عليه وسلم المتشبهين من الرجال بالنساء ومن النساء بالرجال. يعني چی بێت بڵێ وەڵام من حەزم لێ ببمە کوڕ ئەویتر حەزم لێ ببمە کچ ئەویان چونکە دەکەوێتە ناو قەدەغەکراوێکی گشتی. خاڵی چوارەم پێویستە ئەو نەشتەرگەریە زەرەرێک یان عیبێک لابات ئەو حەدیثەکەی عەرفەجا کە باسمان کرد بۆ نمونە کەپوویەتی گوێیەتی ددانیەتی پەنجەیەتی زەرەرێکە لە لاشە ئەو لادانی ئەو زەرەرە چونکە الضرر يزال قاعدەیەکی فقیمان هەیە زەرەر لا دەبرێت. خاڵێکی تر خاڵی پێنجەم ألا تكون العملية تغييرا لأصل الخلقة المعهودة. مثلا بڵێ من کەپوم گەورەیە باشە ئەگەر ئەو کەپووە فعلا کێشەی هەبوو مشکلەمان نییە بەڵام دکتۆر پێی گوت بڵێ بە پێوەرەکانی ئێمە ئەو کەپۆی تو عیبی نییە لەگەڵ لاشەت لەگەڵ دەموچاوت پانی دەموچاوت لەگەڵ پرچت لەگەڵ گوێت متەناسیقا دێتەوە تەواوە دەڵێ نا من هەردەمێ بیگۆڕم کەواتە ئەو کەسە دەستکاری ئەسلی خلقەتێکی ئاسایی دەکا خلقە معهودە دەکات لێو دەڵێ لێوت مشکلەی نییە دەڵێ نا دکتۆر حەزم لێیە لێوی ئەستور بێت ئێستا کە ئەوڕۆ مۆدیلەتی. خاڵێکی تر وە کۆتایی خاڵە کە ئەو نەشتەرگەریە چارەسەری بوارێکی دەرونی کەسێکی دەرون ئاسا بکات. ئەوە تۆزە خلافی لەسەرە بەڵام الله ئەعلەم ڕاجح دروستە. کەسێک کەپووی زیاد لە حەد گەورە بوو گوێی زیاد لە حەد ئاوە هاتبووە پێش لێوی بە هەمان شێوە یان ئەو منطقانەی دکتۆر ئیعترافی کرد کە فعلا ئەتوو زیاد لە حەد گەورەیە بەڵام دکتۆرێکی ئەمین و ئەو کەسە لە هەر شوێنێک دانیشت جەذبی ئینتیباهی کرد وای کرد ئەو کەسە دائیمەن جۆرێک لە نەخۆشی و ئازاردانی دەرونی بۆ دروست بوو زانایان دەڵێن دروستە ئەو نەشتەرگەریە بکرێت ئەگەر نەخۆشیش نەبێت ئەو شوێنە بۆ تحت قاعدة رفع الحرج والضرر يزال واستدلالا بحديث عرفجة. لەکۆ تایدا من دەڵێم قوتابیانی خۆشەویست بابەتی نەشتەرگەری جوانکاری ئیسلام قسەی خۆی هەیە و پێویستە ئێوە لە داهاتوو ئیش لەسەرەوە بکەن گلەیەکمان هەیە لە هەندێک دکتۆری بەڕێز ئەوان دەڵێن ئێمە دەزانین ئەو کەسە پێویستی پێ هەیە پێویستی پێی نییە ئەگەر بە ئەمانەتەوە ئەو قسە دەرببڕن لای نەخۆشەکان زۆر پێویستە بەڵام بیکەنە بابەتێکی بازرگانی هەموو نەشتەرگەریەکی جوانکاری ئەنجام نادرێت پێویستە گوێ لە قسەی شەریعەت بگرێت. خاڵێکی تر ئیسلام تێڕوانی تایبەتی خۆی هەیە بۆ جوانکاری و بۆ جوانی بە شێوازێکی گشتی. خاڵی سێم و کۆتایی من دەڵێم لە نەشتەرگەریەکان ئەگەر بێت کەسێک لە سکمانگەوە لێوی هەڵبراوە دروستە بکرێت کەسێک لە پاش لەدایک بوون بە سووتانیا بە ڕوودانی سیارە تووشی ڕووداوێک بوو شوێنێکی تووشی کێشە بوو دروستە بکرێت کەسێک ئەندامێکی زۆر گەورەیە سەرنجی خەڵکی ڕادەکێش و جۆرێک لە نەخۆشی دەرونی بۆ دروست بوو ئەو کەسەش لە ڕووی دەرونی متمانە بەخۆیە بەڵام زۆر ئازاری دەدرێت ئەویشیان دروستە بکرێت کەسێکی تر هیچ کێشەیەکی نییە کەپوویەکی دروستی هەیە نۆرماڵە لێوی بە هەمان شێوە دەیەوێت تەقلیدی کەسێ بکاتەوە یان تووشی لاساییکردنەوەی تەنها ئیسلام خاڵی چوارەم قەدەغە و ڕێگری لێ دەکات. زۆر سپاس بۆ گوێگرتنی هەموو لایەک خوای گەورە کۆششی و ماندووبوونی هەموو لایەک قبوڵ بکات. وسلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.